تورکیا بە حکمی ئەوەی کە پێگەچی گرنگی هەیە لە ڕووی استراتیجی هەمیشە کۆمەلگای نێودەوڵەتی ئەوەندەی لە خەمی ڕازیکردنی دەوڵەتی تورکیا بووە ئەوەندە بە جواب نەهاتیە لە ئاست ئەو هەموو گرتن و کوشتن و بڕین و جینۆسایدەی کە دەرحەق بە گەلی کورد دەکرێت لە باکووری کوردستان بۆیە ئێمە دەبینین هەر لە سەرەتاوە بۆ ئەوەی کێشەی ڕەوای گەلەکەمان بخرێتە ژێر پرسیار و بە کێشەیەکی سیاسی ناوزەد نەکرێ و دوور بخرێتەوە و تەعاتفی دنیای لەگەڵ نەبی بۆیە تورکیا هەوڵی داوە تەمان لە ڕێگەی دامو دەستگاکانی خۆی لە ڕێگەی بەرژەوەندەکانی خۆی بە ئیستیغلالکردنی پێگەی گرنگی خۆی بۆ ئەوەی پەکەکە کە بمانەوێ نەمانەوێ ئیمڕۆ یەکێک لە فەسیلە زۆر بەهێزەکانی جوولانەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستانە لە باکووری کوردستان بخاتە لیستی تێرۆر و خۆشتان ئەزانن لەباری قانونی دەولی هەمیشە هێزێک کە لە لیستی تێرۆر بوو ئاسان نییە داکۆچی لێ بکرێ ئاسان نییە پشتیوانی بکرێ ئاسان نییە سۆز و کۆمەکی دەولی بۆم سۆگەر بکرێ بۆیە ما زۆر زەرری لە زورانەوەی ئێمەداوە لە باکووری کوردستان و زۆرێک لە ڕەوایەتیشی داوەتە تورکیا کە هەرچی بەرامبەرگەری کوردستان بیکە بۆی بچێتە سەر بۆیە بە تاکید بە دەرهێنانی پەکەکە لە لیستی تێرۆر ئەمە قەزەی ئێمە زۆر بەرەو پێشە بە و حراجێکی گەورە بۆ دەوڵەتی تورکیا دروستەکە و ڕەوایەتی زیاتر هەر هیچ نەبێت لە چاوی ئەو وڵاتانەی کە تا دوێنێش پەکەکە لە لیستی تێرۆر بووە بەڵام کە پەکەکە دەرەچێت لە لیستی تێرۆر ڕەوایەتی زیاتر بە قەزیەکە دەدرێ پشتیوانی زیاتری قەزیەکە دەکرێت بۆی ئێمە خوازیاری ئەوەین لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان ئەگەر لێرە و لەوێش لایەنەکان جۆرێک لە ململانەیان هەبی ناکۆچیان هەبی خلافیان هەبی بەڵام دەبێت 100% لەگەڵ ئەوە بن کە پەکەکە لە لیستی تێرۆر بێتە دەرێ چونکە مەوزوعەکە پەکەکە نییە پەکە ڕێکخراوێکی سیاسی بەڵام ئێمە بمانەوێ نەمانەوێ پەکەکە ئیمڕۆ نوێنەرایەتی قەزیە ملەتێک دەکات کە زیاتر لە 15 میلیۆن کەسە لە کوردستانی تووشە بۆیە ئەرچی ئێمەیە لە تەک هەموو هێزە ئازادی خوازەکانی دنیا لە تەک ئەو وڵاتانەی کە خۆیان بە دۆست و پشتیوانی ملەتانی ژێردەست دەزانن ئێمەش لەگەڵ ئەوە بین کە ئەم ئیشکالیەتە بۆ براکانمان لە کوردستانی باکوور حەل ببی و ئەو کاتە وەکو باسمان کرد قەزی ئێمە باشتر دەستە سەر سەحنەی دنیا و ئێمە باشتر دەتوانین ئەو کاتە پشتیوانی و داکۆچی لە قەزەی خۆمان بکەین و هاوکاری و کۆمەکیش مسۆگەرتر بکەین لەسەر ئاستی دنیا و نێودەوڵەتی